داتانەی ڕیزبەندی نیشتیمانی بەکاردەهێنین بۆ توێژینەوەی زیاتر دەربارەی کەرتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان و هەوڵ دەدەین لایەنە بەهێزەکان زیاتر پەرە پێ بدەین و لایەنە لاوازەکانیش چارەسەر بکەین. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕێزبەندی نیشتیمانی زانکۆکانی کوردستانی بۆ ساڵی 2019 ئاشکرا کرد کە بەسەر 4 گروپ دابەش کراون، بەڵام هیچ یەکێک لە زانکۆکان نەیانتوانیوە بگەنە پلەی یەکەم کە گروپی ئەیە هەرێکە لە زانکۆکانی سلاحەدین و زانکۆی سۆران و زانکۆی سلێمانی و زانکۆی کوردستان هەولێر و زانکۆی دۆهۆک و زانکۆی کۆیە پلەی بیان بەدەستهێناوە کە دەکاتە گروپی دووەم. ئەوەی کە لە گروپی بیە تەمەوەکو وایە لە مەرتەبەی یەک بێمە گروپی ئەیمان نییە جارێ گروپی لە ئاستی گروپێکی ئەنی ئاستێکی یەک لیڤڵێک جار بەرزە هێشتا زانکۆکانی کوردستان نەگەشتەوە ئاستا بەگوێرەی بۆ پیاوەڕێی نێودەوڵەتانەی کە هەیە بەڵام وردۆ دەسەر ڕێگەن تیاندایە کەفاعاتی باشەیە پۆتانسیێڵی زۆر باشە لەناو گروپی بی دەتوانن وردۆدا ڕەنگە بۆ ساڵانی داهاتوو سەرکەن بۆ ئاستی ئەیش ڕاستە نەتیجەیەکی یەکجار باشە بەڵام ئاستی چاوەڕوانی ئێمە نیە دواخەونی ئێمە نییە دواخەونی ئێمە ئەوەیە زانکۆمان ببمە زانکۆیەکی زۆر باش لەسەر ئاستی نەخشەی ئەکادیمیای جیهانی ڕۆڵ و پێگەی خۆیانە بێ. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان لە ڕێزبەندیەکە پشتی بەستووە بە توێژینەوەی زانستی و ستافی ئەکادیمی و پەیوەندی زانکۆکان لەگەڵ کۆمەلگا و چالاکی کەلتوری و نێودەوڵەتی و گەیشتن بە سەرچاوە زانستیەکان کە پشتی زۆرینە بەر توێژنەوەی زانستی کەوتووە بە تایبەتی ئەوانەی لە گۆڤارە کاریگەرەکاندا بڵاو دەکرێنەوە. لەسەر بنەمای پێوەری زانستی ئێمە 8 پێوەری سەرەکی و 48 پێوەری لاوەکیمان هەیە بۆ هەڵسەنگاندنی زانکۆکان 48 پێوەری لاوەکی پێوەرەکانیش تەبعاً هەمویان ئەو پێوەر دوو خاڵ هەیە گرنگە لە دیاریکردنی پێوەرەکانە بەنسبەتی ڕێزبەندی نیشتیمانی. یەکەم ڕوئیای حکوومەت دەیەوێت تەرکیز لەسەر چ لە جانبێکی خوێندنی باڵا بکە و ئیسtismار لەسەر چ جانبێک واتە ڕوئیای حکوومەت دەوری ئەساسیە بینێ لە دیاریکردنی پێوەرەکانە. خاڵی دووەم کە ئێمە ئەتیمادێکەینە سەر پێوەرە نێودەوڵەتیەکانە ئایا ئەم پێوەرانە تا چەندێک ڕنگدانەوەی ڕێزبەندیە عالەمیەکانە. بەشێک لە سەرۆکی زانکۆکانی کوردستان لە پۆلینکردنی زانکۆکان نیگەران و دەڵێن دەبوایە ڕێزبەندیەکە بە ژمارە بووە نەک گروپ. سەرۆکی زانکۆی سلاحەدینیش ڕای دەگەنێت بە پێی چالاکیەکانیان دەبوایە ئەوان لە گروپی ئەی بوونایە نەک گروپی بی. هیوادارم لە ساڵی 2020 لەمە دوابڵێ ژمارە 1 و 2 3 و 4 بەسە ئەم یعنی پێویست ناکە ئێمە یعنی نازانم بە چۆن وەسفی بکەم هەمووی لە گروپێکدا بنێن بەڵام گروپەکە هەم کەس دەزانی چێ و چێنە بەڵێ من خۆم نەکەم ساڵ پاریش و پێرانیش چونکە من پێت دەڵێم من ڕقم یەکم لەبەرەوەی من بەبێ کەمپی زانکۆمە کە خاڵی زۆری لەسەرە بەبێ کۆمەڵی پزیشکیمە یعنی من لەگەر زانکۆی سلێمانی هیچ فەرق بە خۆم ناکەم لەگەرەوی چکاوانش ڕێزی تایبەتیان هەیە زانکۆی دهۆک عزیزی ئێمەە بەڵام من لە گروپێکم زانکۆیەک لە زانکۆی سەلاحەدین کراوەتەوە ئەویش لە گروپی بیە باشەگەر هەردووچیان کۆ بکرابای وەکو سلێمانی مەسەن وەکو دۆک بۆ وانە کرایەوە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی هەرێمی کوردستان ماوەی 4 ساڵە لە کۆتاییەکانی ساڵ دیاریکردنی ڕێزبەندی نیشتیمانی زانکۆکانی کوردستان ڕادەگەیەنێت. ئەوەش تا ڕادەیە کاریگەری هەبووە لەسەر ئاستی بەرەو پێشبردننی زانکۆکان. هاوکات زانکۆکانی کوردستان لە ڕێزبەندی نێودەوڵەتی زانکۆکاندا گۆڕانکاری بەسەر دەهاتووە بە شێوەیەک لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە ڕێزبەندی 4,000ەکان دانا لە کاتێکدا پێشتر لە ڕێزبەندی 16,000 و 15,000 دابوونە لەسەر ئاستی جیهان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.